میوانداری خاتونێکی دەستڕەنگین و لێهاتوومان کردووە ئەو لە ڕێگای دەستڕەنگین و لێهاتووی خۆی ئەتوانێت هەم مەدالیا دروستکە هەم بەیبی شاور و کۆمەڵێک کاری زۆر تایبەت و جوان دروستکە ئەو خاتونەش خاتووە نارکامەرانە کە ئێستا لە ستۆدیۆ ڕۆژی خوێن لامان ئامادەیە هەناریان سڵاو لێ ببانی باش بانی ئەوش باش لێبێت چاوان سەرەتا دەستە خۆش بێ کارەکانە زۆر جوانن زۆر تایبەتەن بابای بەردەوامی بۆ تۆ با لە ئەزمموی تۆ دەست پێ بکەم هەنار لەکەیەکەوە دەست کردو بەم کارە بیرۆکەی ئەوەی کە تۆ لە ڕێگای ئەم کارە دەستڕەنگینیانی خۆتۆ بیت بە خاوەنی کارێکی تایبەتی بە خۆت لە چیەوە سەرچاوی گرت سەرەتا لە ماڵی خۆمەوە دەستم پێکرد ئەو نیشتم بۆ ماڵی خۆم دروست ئەکرد و خەڵک زۆری بەدڵ بوو یان خواردن و شت لەوانەوانێ زیاتر یاگەر لە فەملیەکەمان نابێرزێکی تیا بووە ئێمەمان کرد و ئیتر ئەوانە خەڵک زۆری بەدڵ بوویتە ئالەکەمان زۆر دەژی تەژیان کردم بۆ ئەوەی کە دەست پێ بکەم بەڕاستی کەسێککە هەبوو وەکو تۆ پێشترم شتانی کردبێ؟ نەخێر نانا هەمووی فکری خۆم بوو بەڵێ ئەم شێوازی ڕازاندنەوە وردەکاری و مەدالیا و هەندێک لەوانەی کە ئێستا لە بەرچاومانەیە تحملێکی باشیە یعنی حەزێکیشە هەبێت زۆریشم حەز لێتی بەڵا خۆم چکە گەر حەز لێ نەبێ بەڕاستی ناتوانیت فکرە و نابێت ئێستاەوە گونجاندنیەوێت مور بەرد و ئەوانە هەموویە بێت ڕەنگەکان بێکەوانە بگونجێنیت باش ئەو گونجاندنی کە تۆ باسی لێواکەی ڕەنگە زۆری نەمان حەز بۆ بکەین کە کارێکی لەم شێوازە بکەین بەڵام زۆر کات بیرۆکەی ئەوەمان لا دروست نەبێت کە چی لەگەڵ چیا جوانە یاخود ئەو گونجاندنە نەزانین تۆ بۆ ئەم بابەتە سوود لە چیە بینی؟ وڵا هەر فکرەی خۆم بەڕاستی هەر فکرەی خۆم زیاتر ئاوەڕێکیانە خەم لە بۆم و ئەی هێنم و ئیتراوە هەبووە سەرەتا بۆ نمونە بڵێ ئەم ڕەنگە لەگەڵ ئەوە جوانە دواتر کە دروستت کردوێ بەدڵە نەبێت ئەکید و یا جاری وایە شتەکان جوانین بەتەنیا بەڵام هەمووی بەیەکەوانێ زۆر شتێکی جوان دەرەچێت ڕاستە ئەمە قسە لەسەر ئەم بێبی شاوەرانە بکەم کە لە ئێستا ئیتر ئەو دایک و باوکانی کە مناڵەگەیەنە دنیاوەیتر لە دوای ئەوە بێبی شاوەری بۆ دروستەکان بۆ بیرۆکەی ئەمانە تۆ سوود لە چیە بینی چونکە بەڕاستی کارەکانە زۆر جوان هەر کە سەرەتاش بینیتم بەڕاستی ئێستا حەزمانە کرد مناڵێک لێرە زیاتر هەر بیرۆکی خۆمە ئەوەش بێبی جەندەر بێت جیاکردنەوەی ڕەگەز بێت یاخود بێبی شاوەر بێت باشە خەڵک تا چەند خواستیان لەسەر ئەم کارە بەڵێ زۆریان حەزلێتی زۆریش داوایەکەن ئەوە دەستە خۆش من پێشەوەی داخلی پرۆگرامەکە بینەوتم خۆت کۆ تاواو کردووە یعنی پەیمانگا تاوا کرد لەوانی شێوەکاربیت یاخود نەخێر شوێن کۆلێجی ئیدارە و ئامالم تاوا کردووە بەڵام هەرێکەمان خۆتەزانی لە بەشەکی خۆیان بڕوان ناکەم لە ئێستا ئیش بکات دامەزراندن نییە لەبەرەوە مەجبورین چوزانم شتێکی تر بکەین و لە کەرتێکی ناحکومی شاداوامەکە مەکتەبێکی ناحکومی لە بەشی کارگێڕی ئەمەشەکەم زۆر باشە دەستە خۆش بە هیوای بەردەوامی بۆ تۆ کاری جیاوازەکەی بۆ نمونە بێبی شاوەر شیرینی ڕازێنیتەوە مەدالیا دروستەکەی کارەکانە دواتە هەمە چەشتن زیاتر لە کامیانە خۆتە بینیتەوە حەزەکەی بۆ نمونە کامیان بکەی بە براندێکی تایبەتی خۆت براندێکی تایبەتی خۆم من خۆم بە زۆری مەدالیاکان ئەەکەم زیاتر بەڵام ئەوانش یعنی وەکو یەک زیاتر هەموویەکان بۆ نمونە ئەوانەی ئەگەر ڕێناز بەلای ئاسایی بێ پچمان لای هەنارەوە بۆی لەوێەوە مەدالیاکان پیشان بم بۆی کە بینەرانیش بزانن مەدالیا جوانانی ئەمانە مەدالیای سیاران ئەنجا مەدالیای سویچیشن ئەتوانین بیکەین بە سێد یاخود هەر ئاواهی بێت زۆر جوانە زۆر تایبەتە کاتە تۆ بەپێی ناوی کەسەکە بۆ منە کەسەکە ناوی چی بێت و ئەتوانین بەپێی خۆی ڕەنگەکەی جگەلەوە جگەلەوە تۆ بۆ نمونە وێنە ژەخەیتە سەرمەدالیەکە ئەوە وێنە ئەخێنە سەری و ئەمەشیان دوو دیوە ئەتوانی لە هەردوو دیوەکەشت بنووسی دوعای سەفەر بێ بۆ سیارە یان ئاتەل کورسی بێت یان هەر شتێک بە دڵی خۆت کاتە تۆ ئەمانە ئەتوانیت بۆ سیارەش بەکار بهێنرێت دەستە خۆش بێ خەڵک تا چەند حەزیان بەم شتانە ئەو زۆر خەڵک زۆر تەڵەبی لەسەر ئەمەیە چکە شتێکی تازەیە ئەمە خەڵک زۆری حەز لەمانەیە زۆر باشە دەستە خۆش بێ زۆر لەسەر ئەمانە ئەم بۆ سویچ و هینیش لەویایەدام ناوە لەناو باشە ئەویان سێتە ئەمەش زۆر جوانە باش ئەم متریاڵانە یاخود ئەم بابەتانی کە تۆ بەکاریان ئەهێنی بە ئاسانی لێرە دەستەکەوێ هەموو شتەکانی یاخودنا نەخێر
بە ئاسانی ئەو مۆروشتە دەست ناکەوێت باشە ئەتۆ لێک چۆ بەردەستیت خەیت زیاتر ئۆردەریەکەم ئەوانە من ئەمەشیان جیهازم هەیە خۆم باشە تۆ بۆ نووسینی ئەم ناوانە بەڵێ هەمووی بە لەیزەر ئەکرێت ئەو ناوانە تەنسیقی ڕەنگەکانیش بەدڵی کەسەکانیەوە خۆتی تکە بۆ نمونە بەڵێ بەزیان زیاتر لەوانە جاری وایە بەدڵی کەسەکان بێت هەموو شتەکانی ناوی لیۆی لەسەرە پێشتر پێماوەتوان لیۆ کێوتی لیۆ کوڕەکەمە خاڵێت دەستێنە وڵای زیاتر خەڵک کە داوای کات و ئەیبات ئیتر لە بەرەوە هەشتەکانی کوڕەکەم لەبەردەستا مابوو زیاتر زۆر باشە دەستت خۆش بێت بەڕاستی کارەکانت زۆر زۆر جوان ئەمە جامالە نییە جاشتێکی زۆر جوانیشی بۆ ڕۆژێکی نوێ دروست کردو پێم خۆشە ئەمەش پیشان بەم دەستە خۆش بێت چۆن بەم پەلەپەلە فریا کەوتیت پێمانوتی چۆن فریا کەوتی کام ئیشە جوانەمان بۆ بکەی ئەو دوێنەر خەریکی لانەگەر بتوانی پشتەکەشی پیشان بێ پێم وایە شتێکی کەش لە پشتەکەی دروستکراوە هیچ شتێک نییە نه پشتەکەی هیچ نییە هەر ئەوە زۆر باشەوانی کەمووی دوودی بێ مەدالیاکان دوودیون مەدالیاکان دوودی دەست و چاوە خۆش بێ هەناریان زۆر سپاس بۆ ئێوە سەرکەوتوو بن هەر بەرنامەکەتان زۆر جوانە دەستان خۆش بێ زۆر باشە بە شێوازێکی گشتی هاوڵاتیانی ئێمە ئەم کارە دەستیانەی کاکرێ تا چەند حەز بەواکەن بۆ نمونە ئەگەر مەدالیایەک بێ بە سیارەکانە هەڵی واستن یاخود هەر شتێکی تر بێت بتوانن گرنگی بەم کارە دەستیانە بن وەک لەوەی کە شتێک لە ناو بازاڕە هەبێت و زۆر کەس بە ئاسانی بەردەستی طبعاً ئەمەیان زۆر زۆر زیاتر پێخۆشە خەڵک لەبەرەوەی کە شتێکی جیاوازە و لە بازاڕە نییە دووبارە بوونەوەی نییە ئەمە لەبەرەوە ئەمە خەڵک زیاتر زۆر زۆر تەڵەبی لەسەرە و تا ئێستاش هەچی شتێکم کرد بێت سپاس بۆخوا این خەڵک زۆر زۆری بەدڵ بووە و داوای تری کردەوە لەسەری بام بچمەوە لای هاوکارم سەرکۆ بۆی کە لەگە سەرکۆیە ئەم کارانە ئێرەشی زۆر جوان باشە هەندێک لەوە و بابەتی شیرینی ڕازانەوەی شیرینی ینی زۆر کاتۆ بۆ جژن و بۆ جەژن یاخود دەتوێت دیارێک بەری بۆ هاوڕێیەکرد لە بۆ ماڵێکیان بۆ خوانێ ئێوارەیەک لەگەڵ یابی ئەوانە تا چەند گرنگە شێوازی ڕازاندنەوە شێوازی ڕنگ بۆ شێوازی ئەوەی کە بە شێوەیەک بێ و کەسی بەرامبەر حەزی پێ بکات طبعاًەوە زۆر زۆر زەڕورە و من ئەتوانم ناوی ئەو کەسە خۆی لەسەر بنووسم یان بۆ تەخەڕۆج ئەوەش هەر ناوی خۆی لەسەر ئەنووسرەیە هەچی شتێک تەڵەب بکەن خەڵک خۆیان یا بۆ جەژن بێت ئەیدی مبارەکی لەسەر بنووسرێت ئەوانە بەپێی تەڵەبی خۆیانە خەڵک چۆن داوا بکەن بە سلڤەر بێت مەدالیەکان بە سلڤەریش ئەیکەم بەڵام ئێستا سلڤەرم لەبەر دەستانە بوو بەڕاستی زۆر باشە ئەمانە ئەبینی هەندێکیان ئاەتن بەڵێ هەندێکیان کۆمەڵێک کاری لەسەر کراوە کامە ئەڵایە مادەکە پلاستیکە بەڵێ مادەکە پلاستیکە و بەلەیزەر هەمووی ئەکرێ بە جیهازی گەورەمان هەیە باشە ئەوانە هەمووی بە لەیزەر ئەکرێت بەڵێ باشە شێوازی دروستکردنی ئێوە تا چەند گرنگی بەوەی کە بۆ ماوەیەکی زۆر بمێنێت خۆی ئەوە زۆر جارەمە لە ماڵە دایانی لەوانەیە هەندێک لە خێزانەکە مناڵی وردیان هەبێت دەستی بەریکە بێتە خوارەوە پشکێ بەڵام ئەگەر تۆ بە شێواز زۆر بە تۆکمەی دروستی ئەەکەین ئێمە زۆر بیر لەوانە ئەەکەینەوە یان بۆ سیارەکان زۆر زۆر بیر لەوە ئەەکەینەوە بۆ مەدالیاکان کە بە سارەوە یا هەتاوی لێ ئەیە بەڕاستی بۆی بۆ مودەیەکی زۆر زۆر بمێنێتەوە لەبەرەوە زۆر بە توکمەی بێ دروستکرێت جا من زۆر معجیبی کارەکانتم بەڕاستی دەستە خۆش بێت دووبارە ئەمە ژێکێکترێ لە کارە جوانەکانە کە لە ئێستا بە تایبەت خانمان زۆر حەزم بابەتاناکەن کە لە ماڵەکانیانە هەبێ ئەمە لە چی دروست کراوە بۆ نمونە ئەگەر تەپ و تۆز بگرێ بەرگەیشت نەگرێ شتنا بەڵام سڕین بە سڕینێکی ئاسایی ئەوە ڕنگ شتێکە بێت هیچ شتێک ناچێنە خێر زۆر خۆش هەندێکی تر وابزانم هاوکارانم ڕێناز لە پێشۆدایانەوە جزدان یاخود چیفی پیاوان بەڵێ ئەوە جزدان ئەتوانین لەسەری هەڵکۆڵین بە هەچی ناوێک خۆش بتەوێت و ئەتوانین جزدانەکە خۆی ئەیهێنێ کەسەکە جاری وایە یا ئایرپۆدەکە و جاری واش هەیە خۆمان بۆی ئەکەین تەڵەبیەکە حەزەکە ئەو شتانەی کە پێیەتی تایبەت پێ بەخۆ زۆرجە ئەمە شەر بە ناوی لیۆیە ئەمە شیانە لیۆە دەستە خۆش بێ بەنیازیت لە داهاتووە کارەکەت گەورەتر بکەی یاخود لە ڕێگەی ئەم کارەوە براندێکی تایبەتی خۆتت هەبێ طبعاً بەڵێ بە تەمام لە پرۆژەمایە زۆریش ئەوە بیرم لە کردوتەوە باشە هەناریان ئێستا ئەگەر
کەسێک بۆ نەبینەری ئەم بڕگەی ڕۆژێکی نوێ بێت بێت کارەکانی هەناری دەستکەوێت تۆ دوکانی تایبەتی خۆتت هەیە خۆ لە ڕێگای سوۆسیال میدیا و پیجت هەیە چۆنانە لە ئێستا دوکانێکی تایبەتی وام نییە بەڵام لە پرۆژەماناڵم ئەو بکەم لە ئێستا بەس لە ڕێگەی پیجەکەوانە زۆر باشە پیج ئینستاگرام زۆر باشە هەناریانجا زۆر کات ئەو خاتونانی کە دەزڕەنگینن وەکو تۆ بەژاری پێشەنگایان کردو پێشەنگای هاوبەش بێ پێشەنگای تایبەتی خۆیان بێ تۆ بەژاری هیچ پێشەنگایەکەت کردو بۆ ئەوی کە کەلوپەلە جوانەکان تیتیان نمایشکەیت بەڵێ سپێنش لە فڵار کافێ پێشەنگایەکی تایبەتیەکەینەوەوانێ بەم شتانە زۆر کات ئەو کەسانەی کە حەز و خولیایەکیانێ بۆ دروستکردنی ئەو کەلوپەلانە زۆر جار کارێک هەیە کە لە کارەکانی ترجیاز بێ ئێستا بەوەی پێشکەوتنی تەکنەلۆجیاوە لەوانەیە زۆر جار لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەندێک کەس لە جیانە کارەکانی خۆیان لە یوتیوب بڵاوکەنەوە ئەمە سوودێ بە تۆ بگەێنێ شێوازی دروستکردنی هەندێکا لەوانێت تۆ بڵێ لەوانەیە خۆی لە ڕێگەیەوە بتوانانی دروست ئەکید ئیسفادە ئەەکەین و بەڵام من زیاتر حەز ئەەکەم شتەکان فکری خۆم بێت لەبەرەوەی ئەمە شتێککە مەدالیاکان بە تایبەتی بێبی شار و ئەو شتانە کراوە بەڕاستی پێشتر یان ئەو سوورەت و شتەکان کراوە ئەلحەمدولیلا شتەکان بەڵام مەدالیاکە شتێکی تازەیە عنی فکرم لە کەس وەرنەگرتووە ئیلا خۆم پێشتر کراوە بینیمە پێیجوشت کردویانە بە بڵێن بە زەنگیانە و ئەو شتانە دروستیان کردووە بینیومە بەڵام ئەمەیان شتێکی جیاوازە لە بەرەوەی کاری لەیزەر و ئەو شتانەشی تێکەڵا یعنی ئەوە بە زمور و بێت تا چەند گرنگی بە گونجاندنەی بۆ نمونێ سەبەتەیەکت لە یاددانەوە گوڵی تایە هەستەکەم کتێبی تایە موروی تایە ئەوە بۆ ڕەمەزان کردبووم قورئان و لەچکیشی لەگەڵا بوو بەس ئێستا دام نەناوە تەسبیحە بەڵێ تەسبیحی ئەلکترۆنیا ئیتر زۆر زۆر ضرورە شتەکان بگونجێنیت ڕەنگەکان لەگەڵیان بە هیوای بەردەوامی بۆ تۆ ئومێد دەکەم ئەو خاتونانەش یاخود ئەو کچانەی کە بەهرەیەکیان هەیە دەستڕەنگینیەکیان هەیە ئەگەر چی زانکۆ پەیمانگەکانیشیان تەواو کردووە بەڵام دامەزانە نەبێ ئەوەتانە پێش بەخۆیان بەستن وەکو تۆ هەناریان دووبارە دەستە خۆش هیوادارم خەڵک پێش بەخۆی بەستێ زیاتر دەستی ئەوش خۆش بێ سپاس بۆ ئێوە